بینەرانی بێڕێز و کاتتان باش دووشەمە 10 دیسامبر واتە 19 سەرماوەزی ئەمساڵ هەفتامین ساڵوەگەڕی پەسەندکردنی ڕاگەاندنی جیهانی مافەکانی مرۆڤ بوو. ئەو مافانەی کە کۆماری ئیسلامی ئێران لەوەتا لە سەردەسەڵاتە هەتا ئێستاش پێشێلی کردوون و لەو ماوەیەدا گەلێک ڕێکخراوی نێونەتەوەیی مافەکانی مرۆڤ لە جیهاندا و بگرە نەتەوەی گرتوەکانیش کۆماری ئیسلامیان لەبەر کوشتنی چالەکانی سیاسی جودابیران و خەڵکی مەدەنی محکوم کردووە. داخوا ئاماری ئەو کوشتەرانە بە تایبەت لە کوردستانی ئێران لە ڕادەیەکدان و لەم پەیوەندیەدا دکتور جاواد دانیشپەژوو لێکۆڵینەوەیەکی ئەنجامداوە و ئاکامەکانی لە کتێبێکدا چاپ و بڵاو کردوێتەوە. کاک جەواد سپاسی ئامادەبوونتان دەکەم لە پێشتا چاو لە راپۆرتێک سەبارەت بە فتواکەی خومەینی دەدەین چاو لێ دەکەین کە بۆ سەرخەڵکی کوردستان بوو و پاشانیش درێژە بە چاو پێکەوتنەکەی خۆمان دەدەین. لە 28 گەلاویجی 1350 ئەتاوی ڕێبەری شۆڕشی ئیسلامی ئێران خومەینی لە وتارێکدا بە تووڕەیی دەستوری هێرشی بۆ سەرخەڵکی کوردستاندا. این توطئه‌گرهای در کردستان و غیر آن در صف کفار هستند. ئەو ئاژاوە جێرانەی لە کوردستان و شوێنی تر لە ریزی کافراندان دەبێت بە توندی لەگەڵیان ڕەفتار بکرێت. دەوڵەت دەبێت بە توندی لەگەڵیان ڕەفتار بکات. ژاندەرمیری بە توندی ڕەفتار بکات. ئەرتەش بە توندی ڕەفتار بکات. ئەگەر ئەوان بە توندی ڕەفتار نەکەن، ئێمە بە توندی لەگەڵ ئەوان ڕەفتار دەکەین. ئەو فەرمانە بڕیارێک بوو کە لەلایەن یەکەم کەسی پایەبەرزی شۆڕش و لە لایەن سیستمێکەوە دەدرا کە مەبەستی پێشێلکردنی مافەکانی ڕەوایی گەلێک بوو. بۆ بەڕێوەبردننی فەرمانی ئەو جیهادا خومەینی ئایەتوڵڵا سادقی خەلخاڵی وەک حاکمی شەرع دیاری کرد و ڕەوانەی کوردستانی کرد. خەلخاڵی لە توێژی لەگەڵ حوسێنی مێهری لە ڕادیۆی دەنگی ئێران چەند ساڵ پێش دەڵێت ئەوەی ئەنجامی داوەوە بە پشتیوانی خومەینی بووە. ئیمام پەسەندی هەڵوێستی ئێمە دەکات لەنێو ئەو دەستوری کە ئیمام بە منی داوە دەفەرمێت دوای تەواوکردنی ئامادەکاریەکانی دادگایکردن بڕیاری حکمی شەرعی بدەن. خەلخاڵی و کەسانی دیکە فەرمانی خومەینیان بەجێگەیان چونکە فەرمانەکەیان زۆر بەلاوە گرنگ بوو. لە فەرماندان و جێبەجێکردنی خومەینی و خەلخاڵی لە نزیەکەوە لەگەڵ یەک هاوکاریان دەکرد. هەر ئەو ڕۆژنامەنووسەی ئێرانی لە خەلخاڵی دەپرسێدا خوا لەو ماوەیەدا کە وەک حاکمی شەرع بووە بڕیاری کوشتنی چەند کەسی داوە کە خەلخاڵی بە پێکەنینەوە دەڵێت زۆر بوون خوا دەزانێت زۆر بوون هەڵبەت زۆریشم لە چنگ دەرچوون کە نەمتوانی ئەعدامیان بکەم. لە کاتێکدا هێزەکانی نێردراوی ڕێژیم و سوپای پاسداران بە فەرمانی مستەفا چەمران خەریکی گرتنەوەی شارەکانی کوردستان ئێران بوون، خەلخاڵی و کەسانی دیکە لە ماوەی چەند حەوتوان خەریکی دادگایکردنی پیاوان ژنان و کوڕان لە سنا پاوەستە قز مەریوان و شارەکانی دیکە بوون کە بەبێ هیچ تاوانێک دەگیران. خەلخاڵی لە ماوەیەکی کورد بۆ پرسیارکردن تاوانی مەفسەدول فیل ئەرز و شەڕ لەگەڵ خوا و دژی شۆڕشی بەسەردا سەپاند و ئیعدامی کردن و تەنها لە ڕۆژنامەکانی نێوخۆی ئێرانیشدا دەنجیان داوە. خەلخاڵی نایشارەتەوە کە لە ئیعدامکردندا پەسنی کارەکەی دەکرا. ئایەتوڵڵا ئازەری قومی هەمیشە پێی دەگوتم سادق یەک لە تایبەتمەندەکانی تۆ ئەوەیە کە کاتێک حکمی لە سەدارەدان دەدەی خۆشت ڕادەوەستی حکمەکە بەڕێوە دەبەی و دوای بە خەیاڵی ئاسوودە دەچی دەخەویت. خومەینی دوای ئەو فەرمانەوە و هێرشی هێزەکانی حکوومەت بۆ کوردستانی ئێران جارێکی دیکە پەشڕاستی کردەوە کە لە ڕوانگەی ئیسلامەوە جاری وایە ئەو کوشتانە لە ڕووی ئاینیەوە پێویستن وەک لە ڕابردوودا پێغەمبەریش ئەنجامی داوە. کاک جەواد سپاسی ئامادەبوونتان دەکەین. زۆر سپاس کاک سەلا سپاس بۆ میوادارەکەتان هیوادارم بتوانین کەڵک لە بەرنامەکەی ئێوە وەربگرین ئەوڕۆ. کاک جەواد با پرسیارەکەم بۆ دەست پێ بکەم کە ئەم لێکۆڵینەوەیە ئاماری چەند ساڵی لە سێدارەدانەکان و تێڕۆر لەلایەن کۆماری ئیسلامیەوە دەگرێتەوە لەو کتێبەیدا کە بەڕێستان نووسیتان و چاپتان کردو. ئامارەکان لە دوای شۆڕشی ئێران لە ساڵی 1350ەوە تاکو تقریبا 2 مانگ لەمەوە پێشات یعنی تا ساڵی 1397 ئەوڵەکەی 97. ئایا ئەو ئامارانە هەم نێوخۆ و هەم هی دەرەوە دەگرێتەوە چونکە باسی تیرۆرەکانیش کراوە وەک خۆت باسی دەکەی لە نێو کتێبەکەدا؟ ئامارەکان بەگشتی با بڵێ سێ ئاماری لێک جیاوازن. ئامارەکان یەکیان تێرۆرەکانن کە هەم لە نێوخۆی ئێران کراون هەم لە دەرەوەی وڵات کراون
لیستی گشتی ئەعدامەکانیشن کە تەواوی ئەعدامەکان لە نێوخۆی ئێرانەدا کراون دیارە ئەعدامەکان خۆ لە دەرەوە نەکراون بەڵام تێرۆرەکان هەم ئەو تێرۆرانن کە لە ئێرانە لە نێوخۆی وڵاتدا کردراون هەم لە وڵاتانی دراوسێ وەکو کوردستانی عێراق و عێراق و تورکیە و لە وڵاتانی ئەوروپای هەمووی ئەو ئامارە نەدەگرێتەوە ئاماری دیکەش ئاماری قەتڵ و عامی خەڵکانی لادیەکان و گوندنشینەکانی کوردستانی ئێران کە لە سەرەتای شۆڕشدا کردراون یعنی لە کۆڵینەوەکەدا ئاماژەت بە و ئەندامانی پارتەکانی سیاسی کردو کە لە کوردستانی عێراقدا تیرۆرکراون بەڵێ بە دقیقی ئیشاران پێکردراوە تێعدادی تێرۆرەکان لە کوردستانی عێراقی کردراوە ئامارەکان هەمووی دقیق ئیشارەی پێکردراوە پاشان ئیشارە بەوەش کردراوە کە چەند کەس لە ئەندامانی ڕێکخراوە سیاسیەکانی جۆرا و جۆر تێرۆرکراون و تێعدادی تێرۆرەکان دیارە زۆرتر بوون لەو تێعدادی ئەو کەسانی کەوا لەو ڕێگاوەدا شەهید بوونە بەشێکیان بەخۆشیەوە توانیوانە دەرچن بە برینداری دەرچن ئاماری لیستەکانی بریندارەکانی نەکتێبکردێتیدا ئەی سەبارەت بە ئاماری ئەو کەسانەی کە ڕەنگە لە سێدارە درابن بەڵام هێشتا کەس ناویانی نەزانیوە ڕاستەکەی ئەوەیە کتێبەکەی من کتێبێکی تحقیقیە بەو معنایە کە لە هەموو سەرچاوەکانی کە لە دەستمدا بۆ کەڵکم وەرگرتووە بەڵام ڕاستەکەی ئەوەیە بۆ کتێبێکی ڕێکوپێکی تحقیقی کە ئامارێکی پڕ بە پێست و 100% ڕاست بێ پێویستە تحقیقی مەدانی بکرێت بۆ معنایە کە پیا بتوانێت بچێتە وڵاتی خۆی و دقیق پرسیار بکات لە هەموو شوێنێکەوە بەڵام من لەبەرەوەی کە ئیمکانی چوونەوەی نێو ئێرانم نییە بێگومان ئەو لیستەیەکی کامل ناتوانێت ببێت بەڵام بەرسەراحەتەوە بڵم کە کاملترین لیستەیەکە کە تا ئێستا مەوجودە بێشک کەسانێک هەنەکە لە نێوخۆی ئێرانەدا ڕەنگە تێرۆرکرابن ئەدام کردرابن و بەڵام ناو و نیشانیان دنێو هیچ ئامارێکدا نەبوو بێت بۆ کەمکردنەوەی ئەو کەم و کوڕیەش من پەیوەندی شخصیم گرتووە لەگەڵ کەسانێکی زۆر لە نێوخۆی وڵاتدا بە تایبەتی شاری سەقز و کرماشان و سنە و مەهاباد کە بتوانم دەرگای دەست و پەیوەندی شخصەکان و پەیوەندی شخصەکانەوە بتوانم ئەو کەم و کوڕێ بە حەدی ئەقلی خۆی بگێنم بۆ حاڵەشەوە گومانم لەوەیدانە کە ڕەنگە هێندێک کەسە بن کە ئەدام کرابن یا تێرۆر کرابن و دێنێ کتێبەکەی بەندا نەبێت بەڵام لە کاتی بڵاوکردنەوەی کتێبەکەشە داوام لە هەموو خەڵک کردووە کە هەم لە ئەحزابی سیاسی لە خەڵکی مەدەنی و بە تایبەتی لە بنەماڵی ئەو کەسانێکە قوربانیان داوە داوام لێکردوونە کە ئەگەر لیستێک ناوێک کەسێک لەبیر چوو بێت پێم بڵم بۆم بنووسنەوە بە ئیمەیل بۆم دێرن یا تەلەفۆنە بۆ بکەن قەتعاً لە چاپی دوم کە ئێستا لە بەردەستمدایە لە بەرچاو دەچێت کاکزەوات وەک باست کرد لە لێکۆڵینەوەکەدا ژمارەی کوژراوان و ژمارەی لە سێدارەدان ئەوانی کەسانی کە لە سێدارە دراون و ئەو کەسانی کە ترۆرکراون جیات کردوێتەوە دەکرێت ئامارێک بدەیت لەو بینەدا کە ئەو کەسانە چەندن ئامارەکەیان بەڵە بە پێی ئامارەکانی کە تا ئێستا بەوە دەستم کەوتون لەسەر یەک ڕادەی ئێعدام و تێرۆرەکان 2270 کەس بوونە کە دیارە لە نێوانی چاپی ئەوڵ تا ئێستا نزیک بە 170 کەسی دیکەشم پەیدا کردوونە لەو ئامارەدا کولەن 416 کەس تێرۆر کراون و لەو 416 کەسەیە 296 نەفەری فقط لە کوردستانی باشووریان لە کوردستانی عێراقی تێرۆرکراون قەتڵ ئامەکانش لەسەرێکم خۆش کورد ئیشارەیان پێکون قەتڵ ئامەکانش لەسەرێک 380 کەس لە گوندەکان قەتڵ ئام کراون کە لەو 380 کەسێ 279 کەس بە ناو هەموو شتێکەوە ئامار شناسایی کردراون 38 گوندیش لە 38 گوند ئەو قەتڵ ئامانە جێبەجێ بوونە و لەسەر یەکیش 38 گوند وێران کراون تەواوی دەگەڵ خەڵک دەگەڵ عەرز یەکسان کراون و لە بین چوون و یان سووتێنراون لە 1980 سەرەتای ینی خەریکی کۆتایەکانی شەڕی ئێران عێراق کۆماری ئیسلامی هەزاران کەسی لە بەندیخانە لە سێدارەدان ئایا هیچ ئامارێکتان هەیە کە کوردیش لەو نێو ئەو کەسانەدا بوو بێت کە لا دارە درابن
بێگومان لە هاوینی ساڵی 1360 کە ئەعدامێکی زۆر کردران لە سەرانسەری ئێرانێدا کە ئامانجی ئەسلی ئەعدامەکان دەتوانین بڵێن ئەندامان و لایەنگران و سازمانی مجاهدینی خەڵق بوون کە ئەوان خەسارەتی زۆراندا لەو بەراو دیارە ئاماری زۆر هەنەوە ئامارەکان زۆر لێک دوورن مەسەلەن سازمانی مجاهدینی خەڵق بخۆی ئیشارە بە 30,000 کەس دەکات بەڵام لە هێندێک کتێب و شوێنی دیکەدا ئامارەکان لە 5 تا 6,000 کەسن بێگومان لەو عدە سێری ئەعدامانی کە لە هاوینی 1360 کرار کوردی زۆرێکی تێدا بوون ئەو کوردانەی کە لە ناوچە کوردنشینەکان بەپێی جۆغرافیای کوردستانی ئێستاگە چای لەکەن مەسەلەن لە کرماشان و لە سنە لە ئیلام کوردێکی زۆریش کە بەشی هەرە زۆریان دیارە هەمویان نا بەڵام بەشی هەرە زۆریان ئەوانش ئەندامی سازمانی مجاهدینی خەڵق بوون ئیعدام کراون وە لیستەی ئەوان هەیە بەڵەتە بەپێی ئامارەکانی کە من توانیمە پەیدا بکەم لە ناوچە کوردنشینەکانیشدا ئەوانی کە کورد بوونەوە لە بەتایبەتی ئاماری هەرە زۆر لە شاری کرماشان بوونە 178 کوردیش ئیعدام کردراون دیارە ئامارێکی دیکەشانەکە لە منتەقەی کوردنشینی ناوچەی خۆراسان بەتایبەتی قوچان کە خەڵک ئۆفتی خۆی لە دوای شەڕی چاڵدران نردراون بۆوێ لێوەش ئیعدامێکی زۆر کردراون کە بە پێوەی کە ناوچەکە کوردنشینە دەبێت ئەویش کورد ببێتن بەڵام لەبرەوەی کە من ئیتلاعاتی کافی لەسەر ئەو خەڵکانەیەم نەبووت و پێم خۆش بوو کتێبەکەم سەرچاوەیەک بێت کە پیاو بتوانێت بە ئیمانەوە کەڵکی لێو بگرێت و ڕاست بێت من ئەو ئەعدامانەی کە لە منتەقەی خۆراسان کردراون لە کتێبەکە لە بەرچاوم نەگرتوونە بەڵام باقەکە دیکە بەڵە 178 کەس لە منتەقەی کرماشان و دەوروبەری کرماشان و ئیسنا لەو ئەماری ئەدامەکان دەبوونە بەگشتی مەبەست لە نووسینی ئەو کتێبە چیە و چ ماوەیەکی خەیان تا تەواوت کرد ئەوەی ڕاستی بێت من چەند ئامانجم هەبوو لە نووسینی ئەم کتێبە یەکەم ئامانجم ئەوە بوو کە ڕووم لە واقعدا لە خەڵکی ئێرانەیە هەر دەیلەکەشی کە بە فارسی نووسیمە هەر لەبەرەوەی ئێمە کورد بۆ خۆمان دەزانی کە چ بەڵایەکمان بەسەر هاتووە بەڵام پێم خۆش بوو کە ڕوو لە خەڵکی ئێرانە بکەم و پێیان بڵێم کە چ لە مەنتەقەی کوردستان گوزراوە و نیشانیان بدەم بە خەڵکی ئێرانێ کە خەڵکی کورد لە کوردستانی ئێرانی هەر لە مێژوودا لە ساڵی لە عەسری ئێستادا و بەتایبەتی لە دوای شۆڕشی ساڵی 57 کە کورد لە ڕێگای دەست و پەیوەندیەکانی خۆیەوە و لە ڕێگای نوێنەرەکانی خۆیان لە مزاکراتەکانی کە لە نێوانی ئەحزابی سیاسی با بڵێن خەڵکی کورد و دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێراندا بوو کە هەموو هەوڵی خۆیان بەکارهێنا کە خەڵکی کورد بتوانن لە ڕێگای نوێنەرەکانی خۆیانەوە مەسەلەی کورد یان لانی کەمی مەسئلەی کورد لە ڕێگای ئاشتی خوازیەوە بیان هەیە حەل بکەن بۆ معنایە کە خەڵکی کورد هەموو هەوڵ و توانای خۆیدا کە لە ڕێگای ئاشتیەوە بێ ئەوەی کە خەڵکی کورد تووشی کێشە و قەتڵ و عام و کوشت و کوشتار ببێت بتوانێت مەسەلەی کورد حەل بکات و بەداخەوە مێژووی مزاکرەتەکانی دوای ساڵی 57 نیشان دەدەن کە کورد هەموو توانای خەو لە ڕێگاوە بەکارهێناوە بەڵام بپێی ئامارەکان و بەپێی نووسراوەکان و بەپێ مستەحەبانەی کە نوێنەرەکانی ئەو کاتی جمهوری ئیسلامی باسییان لێوە کردو هیچ کات ئەوان مەسەلەی کوردیان بەجددی نەگرتەوە لە ئەسڵدا بەپێی نووسراوەکانی خۆیان مەسەلەی کوردیان ئەسڵەن هەر بۆ مەترەح لێوە شتێک بۆ مەسەلەیە بەڕاستمی ناناسن ئەوەیەک لە ئامانجەکانم بوو ئەمانجی دووەم ئەوە بوو کە ناوی قوربانیانی خەڵکی کورد بەڵێن خەڵکی کورد خەڵکی کوردستان چونکی بوونە دنێو ئامارەکاندا کوردیش نەبوونە و تورک بوونە فارس بوونەکە لە نێو ڕێزی کادر و پێشمەرگەکانی حەزابی جۆرا جۆردا بوونە ئیعدام کرانەوە پێم خۆش بوو ئەو ئامارانە ئاماری قوربانیەکان سابت بکرێن لە مێژوودا بمێنەوە و ئامانجی سەرەکیشم یا ئامانجی سێومیشم ئەوە بوو کە پیاو بتوانە بە پێی بەڵگا بۆ کاری سیاسی و تشکیلاتی و دیپلۆماسی بتوانێت کاڵک لەو ئامارە وەربگرێت. کاکزاد ئاماژەت پێدا کە بە زمانی فارسی نووسیتانە لە هەوڵدای کە وەرجێڕانی بە زمانەکانی دیکەش بێت
کتێبەکە هەر ئێستا خەریکە بە زمانی ئینگلیسی تەرجمە دەبێتەوە هیوادارم لە 2-3 هەفتەی داهاتوودا کتێبەکە تەواو بێتەوە ئینجا بە ئینگلیسی چاپ بڵاو بێتەوە. کاک جواد لە نووسینی ئەو کتێبەیدا وەختێک ینی لە سەرەتای باڵی نووسنی تا کۆتایەکەی چ گرفتێکت بواتە پێش لە نووسینەدا ینی چاستێکت هەبووە کە لەو کتێبەیدا تا تەواوت کردو گرفتت چ بۆ لەسەر ڕێگات؟ واللهی ئەوەی ڕاستی بێت دوو گرفتی سەرەکیم هەبوو لە نووسیندا. یەکەم گرفتی دەرونی خۆم بوو لەباری ئەحساسیەوە کاتێکی ماوەی 2 ساڵ و نیو خەریکی کۆکردنەوەی لیستی شەهیدان بووم و بەشێکی زۆریش لەوانی کە ئەدام کراون و تێرۆر کراون بە جۆرێک ناسی و من ئاشنام بوون دۆست و برادرم بوونا و یەکێک لەو کەسانش کە ئەدام کراوە برای خۆم بوو لەو ماوەی 2 ساڵ و نیدەکەم مرتب لەگەڵ شەیدەکان لەگەڵ ناوی شەیدەکان سەر و کارم هەبوو لەباری دەرونیە وردەوەدا هەستم دەکرد کە تەسیری زۆر لەسەردا دەدەم زۆر پێ و ناڕەحەت بووم بۆ مەسەلەیە. گرفتی تکنیکی ئەوە بوو کە دەگەڵ ئەوەی کە ئەم سەرچاوانەی کە بەکارم هێنان لەلایەن حیزبەکانی کوردیەکانەوە بەڵام بەخۆی شەق بوون بەخۆی لەدبوونی حیزبەکان وەکو حیزبی دموکرات بە 2 باڵ و کۆمەڵەش بە 3 باڵ تووشی گرفتێکی جدی کردم. هۆیەکەشی ئەوە بوو کە لیستی زۆر بوون ئەندامان و کادر و پێشمەرگەی ئەو حیزبانە زۆر بوون کە مەسەڵەن نێو حیزبی دموکراتی کوردستانی ئێراندا بە جۆرێک ئیشارەی پێکرا بوو بە ناوێکی دیکە شوێنێکی دیکە تاریخێکی دیکە و لە حیزبی دموکراتی کوردستان بە جۆرێکی دیکەەوە عینێ و گیر و گرفتە لە سازمانی جیاببوونەوەکانی کۆمەڵدا هەر هەبوو و دۆزینەوەی ڕاستی یا دروستی لیستەکان بە ناو تاریخ و شوێنەوە ناو زۆر چوچی گیر و گرفتی زۆری کردم و مەزبور بووم زۆر و دوای ئەو مەسەلەیە بکەوم بۆ بتوانم چارەسەریان بکەم مشکلێکی هەرە گەورم ئەو مەسەلەیە بوو. کاکجار لە کتێبەکەتدا تۆ لە سەرچاوی بیانیشت کەڵ وەرگرتووە یا زیاتری فارسی بووە؟ سەرچاوەکان لەسەر یەک وەکو کتێب لە 19 کتێب کەڵکم وەرگرتووە کتێبی کوردی فارسی و ئەڵمانی کتێبی کوردیەکان چەند کتێب بوون مەسەلەن کتێبی چەند کتێب 3 حیزب کتێب حیزبی دموکراتی کوردستان ئەو دەمێ ئێستا جوان نەبوونەوە وەکو حیزبی دموکراتی کوردستان ئێران پێکەوە کاریان دەکرد 3 کتێبیان بڵاو کردبووە بە نێوی کتێبی یەکیان ئەسامی شۆهەدا بوو یەکیان بەخشی ئەس جەنایەتهای ڕێژیمدا کوردستان بوو کتێبێکی دیکەشان بڵاو کردبوو بە ناوی گوشەی ئەس جەنایەتە جمهوری ئیسلامی کوردستانی ئێران کتێبی ئێرانیش مەسەلەن لە کتێبی خاتراتی ئیرەجێ مستاقی کەڵکم وەرگرتووە لە خاتراتی حوسێنی بروجەردی کە ئەو کاتی بۆ خۆی لەگەڵ خەڵخاڵی بووە لە دانیشتنەکان و لە دادگایەکاندا بەشداری بوو و دوای بوو بە منتەقیدی دەوڵەتی جمهوری ئیسلامی لە کتێبی مەسەڵەن پەرویزی دەسماڵچی لە کتێبی دکتۆر سعید شەرەفکەندی لە کتێبی مەسەڵەن مرکزی ئەسنادی حقوقی بەشار لە کتێبی ئەڵمانیش کتێبێک لە پارلەمەنتارێکی حیزبی سەوزەکان بە ناوی پەتە پیلت بە ناوی ئەسکۆرت بەرەوتاران کەڵکم وەرگرتووە و لە کتێبی ئەمنیشتی ئینتەرناشناڵیش کەڵکم وەرگرتووە. بێجگە لەم 19 کتێبانە لە تقریبان لەسەر یەک لە 56 وێبسایت و وێبلاگ و ڕۆژنامەی جۆرا و جۆری ئینتەرنێتی و وێبسایت ڕسمیەکانی حیزبە سیاسیەکان وەکو کوردستان و کورد وەکو کوردستان مێدیا وەکو کەناڵ ڕسمیەکانی سازمانەکانی کۆمەڵە و هەر شوێنەکانی بەدەستم کوردە کەڵکم وەرگرتوونە. کاک جەواد دانیشپەرجوو گەلێک سپاسان دەکەین بۆ چاوپێکەوتنەوە هیواداری سەرکەوتوبی. گەلێک سپاس بۆ ئێوەش.